2 ساڵە تقریبان دوکانەمەیە لە سیسایە لە سلێمانیش لە قیسەرەکیمان لە برای مەحمەدە. بابەتی ئافرەتان و مناڵان و جوانکاری و خانمان وەکو بابەتی مناڵان لە بەیبیوە هەمانە تا تقریبا 16 ساڵ. لە دوای 16 ساڵیشۆ هەمانە تاوەکو ژن خانمێک کە این بێ بابەتە لەچکە هەمانە و بابەتی ئیسفاراتە هەمانە، میکیاجە هەمانە، بابەتی بڵێن ژنانە و ئافرەتان هەموویمان هەیە. عین لە دوکانەکە کۆی گشتی هەمووی لە بەیبیوە هەتاوەکو تەمەنی دایکم سەروتر هەمانە هەموو بابەتێک. وەکو بابەتی ئافرەتان من زیاتر خۆم حەزم لە ئیشی دەروێ، حەزیشم کردو هەموو ئافرەتێک خاوەن ئیشی خۆی بێت، چل بەهۆی دوکانی سلێمانیم یا وەکو ئەم لە قەیسەی سایەقم چەندەها ئافرەت و کچی گەنج و یعنی نمێناوەتە سەر ئیش، حەزم کردو ئافرەتان بێنە دەرەوە ئیش بکەن، کاری خۆیان هەبێ، کاری سەر بە خۆیان هەبێ. یعنی ئێمەی خانمان ئەڕۆینە دوکانێک، ئەگەر خاوەن دوکانەکە ئافرەت بێ بۆ ئێمە باشترە. یعنی کۆمەڵێ بابەتی زەڕوریات هەیە بۆ ئافرەت بۆ خانمێک، ئەگەر خانم خۆی لەسەر بێت خۆشترە بۆ خانمێک کە شت ئەکڕێت. فەرقی هەیە لەگەڵ جیلی نێرینەیە. ئافرەت بۆ ئافرەت باشترە. وەکو سەر بەخۆش من خۆم زیاتر حەزم لە ئافرەت یعنی ئیشی سەر بەخۆی خۆم بووە. هەموو کاتێکیش تقریبا لە 2003ەوە هەوڵم داوە کە سەربەخۆیی خۆم ڕاگەیەن، یعنی ئیشی سەربەخۆی خۆمم هەبێ، کاری خۆمم هەبێ. سوپاس بۆ خوا عایلەکەم زۆر پشتگیر من، کەس و کارەکەم زۆر پشتگیر من، تا ئێسیش ڕێگرم نەبوون بۆ هیچ شتێکی ژیانم کە هەڵم بژارد بێت. جیاوازی دوکانەکەی من خۆم ئافرەتم، خۆم دایکم، ئەزانم چی لەبەرەکەم بۆ مناڵەکەی خۆم، بۆ هەر دایکێک چیم هێنا بۆ مناڵەکەی خۆم، بۆ هەر دایکێک و بۆ هەر مناڵێکی چاوگەشت هەر هەمان شت ئەێنم. ئەزانم حەزی دایکان چین، لەبەرەوەی خۆم دایکم. پێویستە کات جیاوازی دوکانەکەی من جیاوازیەکی ئۆتۆی نییە، بەڵامی تر شتەکانم زۆربەی زۆری حەزی ژنێک جیاوازە لەگەڵ پیاوێک، سەلیقەی ئافرەتێک جیاوازە لەگەڵ سەلیقەی پیاوێک. پیاوان هەیە بڵێن ئیشی دەرەواکەن وەکو ئێمە دوکاندارن، بەڵام زۆر جارەیە ئەچتە جوملەکان فەرقی هەیە، حەزی ئافرەتەکە جیاوازترە تاوەکو هی پیاوەکە. وەکو هاوکاری ژن وەکو ڕێنمایی ژن پێویستە ژن ئێمە هەمومان پشتیوانیەک بکەین. وەکو هاوکاریکردن یعنی زەرورە کە ئێمەی ئافرەت جیلی ئافرەت پشتیەک بگرێت. ئێستا ئێمە ئافرەتمان هەیە بە بۆنەی داوای مافی کەسایەتی کەسێکیوە تێ هەڵدانەخوا شەقەخوا، زەرورە ئێمەی ئافرەت نەیەڵین ئەمانە ڕوو بدات، نەیەڵین تونند و تیژی ڕوو بدا بەرامبەر جیلی ئافرەت. هەیە ئافرەتە لە ماڵەوەیە حەزی بەکارە، حەزی بەوەیە بێتە دەرەوە کەس و کارەکەی ڕێگرن. یعنی من وا هەستەکەم ئافرەت زەرور نییە کۆی لەبێت، تاکەی ئێمە کۆی لەبین، تاکەی دڵپیسی، تاکەی پیاوسالاری، تاکەی ئەوەی کە ڕێنماییمان بکرێت تا ئێمە زەعیفە بین، یعنی تاکەی ئێمە زەعیفە بین، زەرور نییە زەعیفە بین. زەرور ئەوەیە کە ئینسان لە ژیان ئازاد بێت، چی ژن بی چی پیاو بیت ئازاد بی، خاوەن کاری خۆت بی، خاوەن پیشەی خۆت بی. ئەگەر من 2 ئافرەت پشتگیریم کا بۆ من سەرکەوتوترە، من پشتگیری 3 ئافرەت بکەم بۆ ئەو سەرکەوتوترە. دایمە ئیشەکان ئەگەر دەستە جەمعی بین ئێمەی ئافرەت زۆر باشترە. دەوام هەلی کارمەیە. وەکو ئێستا تقریبا 2 ئافرەت لەلام کارەکە لە لقی سەیسایقم، لە لقی سلێمانیشم 3 ئافرەت لەلام کارەکە. بەردەوام هەوڵی ئەوە ماوە خانمێک لە ماڵ بێتە دەرەوە هەلی کاری خۆی هەبێت، پیشەی خۆی هەبێت، سەربەرز بێت. بەردەوام هەوڵی ئەوە ماوە کە ئەم ڕێچکەیە بشکێنین کە ئیتر زەرور نییە وونە ئافرەت لە ماڵەوە بێ، پێویستەکە هەلی کاری خۆی هەبێت، پێویستەکە زەرورەکە بۆ خۆی بجەنگێت. وەکو هەلی کار بەردەوام هەلی کارمەیە، بەردەوام مناقەشەی هەلی کاریشم کردووە، بەردەوام حەزم کردووە خانمان بێنە دەرەوە و ئیشی خۆیان هەبێت، چکە زەرورە ئێمەی ئافرەت بۆ خۆمان بجەنگێت.